ئەویش بەڕێز عەلی تارقە جێگری سەرۆکی یەکێتی بانکە تایبەتەکانی عێراقە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە بێت. بەڕێز عەلی ئەم کاتت باش سڵاوتان لەبێت. ئایا هیچ گۆڕانکاریەک لە کارتی بانکە ئەو کارتە بانکیانەی کە هەیە لە بانکە تایبەتەکانە هیچ گۆڕانکاریەک ڕووی داوە لەسەری؟ نعم شكرا جزيلا لقناتكم. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان و بۆ پێدانی دەرفەت بۆ ڕوونکردنەوەی وێنەکە بۆ بینەران لەسەر گۆڕانکاریەکان لە دوایین ڕۆژەکان. یەکەم جار با بابەتی کارتە دەرەچەکان جیا بکەینەوە لە بابەتی ئەوەی لە نێوخۆ ڕوودەدات پەیوەست بە بڕیارەکانی ماستەرکارد واتە کارتەکانی دەرەوە پەیوەستن بە بەنکی ناوەندی عراقیەوە ئەوەشی پەیوەندیدارە بە کارتەکانی خەرجیەوە ئەوە پەیوەندیدارە بە بانکەکانی ناوەخۆ کە دوورەخراو و دوورەپەرێز نییە لاپەڕگە نییە لەو بانکانەی کە هەن بۆ خەرجکردن لە دەرەوە ئەوان دەتوانن گوژمەی دیاریکرا و پارەکان بەکار بهێنن بە شێوازشی تەندروست. ئێستاش هەموو ئەو کارتانەی کە لە بانکە عراقیەکانەوە دەردەچن بێجگە لەوانەی کە دوورخراونەتەوە وەکو چۆن لە ڕابردوو هەبوو پێشووتر بانکەکان ئەوان دیاریت دەکرد بەڵام ئێستا بەنکی ناوەندی عراقی ئەو سنوورداریەی ڕاگردووە واتە $5,000 بۆ مانگانە بۆ هەر کارتێک لە دەرەوە دەتوانێت بەکار بهێنرێت واتە بۆ کڕین و فرۆشی لە ئینتەرنێتەوە بێت یاخود لە بازار ئەلکترۆنیەکان بێت تەنانەت بۆ ڕاکێشانی پارەش بێت واتە ئەو سەقفە ئەو چوارچێوەیە بۆ تێکڕای کارتەکانە. بەنکی ناوەندی عراقیش هەندێک هەڵاوردنی کردووە بۆ تایبەتیش بۆ خانشینکراوان کە $10,000 واتە ئەوان بەدەرن لە تەک گەشتیارەکان چونکە بۆ مەبەستی دیاریکارەکە بەکاردێنن کە پەیوەندیدارە بە گەشتکردن. دکتۆر عەلی دکتۆر پێمان بڵێ جگە لەو بانکخانەی کە سزا دراون هیچ بانقێکی تر هەژمارەکانی کێشەی نییە کە مامەڵەی پێوە بکرێ ئەو کارتانەی کە هەیەە کەسێک هەژمارێکی بانکی هەیە و کارتێکی هەیە لە دەرەوە بەکارهێنێت ئەو بانکانەی کە سزا نەدراون هیچ کێشەیەکیان نییە؟ ئەوانەی کە لە ژێر سزاکان نین هیچ کێشیان تیادا نییە بێجگە لەو سنوورداریەی لە نووسراوی بەنکی ناوەندی کە ئاماژەت پێداهات لەوەدا هەیە واتە چەند دیاریکردن و سنووردارکردنی تێدایە بۆ خانشینان بۆ نمونە $10,000 بۆ مانجێک وەکو ڕێژەی زۆرینە بۆ بەکارهێنانی دیاریکرا و بۆ گەشتکردن و بۆکردن و گرتنی هوتێل و نەخۆشخانەکان ئەمە تا $50,000 دەچێت و هیچ کێشەیەشی بۆ شێوەیە نییە واتە هیچ کارتێک ڕانە گیراوە. بەڵام ئەوەی پێوەستە بە ماستەرکارد دوێنێ بە تایبەتیش بابەتەکە دواخرا لەسەر ماستەرکارد چونکە هەندێک ڕوانگە هەبوون بۆ ڕاگررتنی ئەو کارتانەی لەو بانکانەوە دەرچوون کە سزا دراون لە عێراق واتە لە دەرەوەی عێراقکاران نین واتە پارەیان حواڵە ناکرێت و ڕاگررتنیان پەسەند کراوە لە ناوخۆی عێراقیش ئەمە بۆ ئەو بنکانەی کە سزایان لەسرە بەتەنیا واتە بابەتەکە دواخراوە تا گفتوگۆ و تاوتوێکردنی زیاتر لەگەڵ کۆمپانیای ماستەرکارد ئەنجام دەدرێت بەڵام پەیوەست بە کارتەکانی دیکە لە ماستەرکارد و ڤیزا و بنکە نێوخۆکاراکان هیچ زۆرە وەستاندن و کێشەیەک نییە ناشبێت هیچ کێشەیەک هەبێت و ڕاگررتنێک هەبێت هوەری بێت یاخۆت قسە و قسەڵۆشێک هەبێت لەسەر ئەو بابەتە لە ئاسی نێودەوڵەتی چکەمە لە چوارچێوەیە پرۆتۆکۆلی نێودەوڵەتی مامەڵە بەنکە نێودەوڵەتیەکانە. دکتۆر عەلی ئەگەر کۆمپانیای ماستەرکارد ئەو کارتانە ڕابگرێت مامەڵەکردنی ئەو کارتانە لە دەرەوە ڕابگرێت چ کاریگەریەکیە بێت لەسەر سیستمی بانکی و دارایی ڕاکێشانی پارە لە دەرەوە؟
المصارف غير بنکە سزانە دراوەکان هیچ کێشیان نییە، هیچ جۆرە وەستاندنێکیان ڕوبڕوو نابێتەوە لە دەرەوەی عێراق. ئەمە ناکرێت ئەمەش پێشبینی بکرێت و ڕوو بدات ئەگەر بە تەندروستی و بە دروستیەوە بەکاربهێنرێن. بەڵام بنکە سزادراوەکان ئەوان بەکارهێنانی کارتەکانیان لە مێژدووی سزاکەوە لە دەرەوەی عێراق وەستێنراوە. بەڵام بنکە سزانەدراوەکان بە ڕەهایی هیچ جۆرە پرۆسە و ڕێکارێکی ڕاگرتیان لە دەرەوەی عێراق نییە. بەڵێ باشە دکتۆر عەلی، ئەو ڕێنمایی و ئەو ڕێکارانەی کە لەلایەن بانکی ناوەندیەوە بڵاو کراوەتەوە بۆ پێدانی دۆلار بە گەشتیاران بە بڕێکی زیاتر، کێ چێتە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ ئەمە ڕاستە و ڕاست لە کاتی خۆی جێبەجێ کراوە بۆ گەشتیاران و سەردانکەرانی دەرەوەی عێراق. ئاسایی وەکو پێشان ڕێکارەکان جێبەجێ کرا، بەڵام چوارچێوەکان سنووردارن بە شێوەیەکی گشتی $5,000 بۆ ئەوانەی گەشتیارن و ئەوانەشی کە دیاری کراوە ئەوانەی لە دەرەوەی عێراقیش بەکاری دێن و مامەڵی پێ دەکەن و نەخۆشەکانیش لە $20,000 بۆ $50,000 بەرز بۆتەوە. لە ماوەی 2 هەفتەیەوە دەستی پێ کردووە، بەڵام ئێستا هەندێک هەڵەواردن و هەندێک چوارچەوەی دیکە دانراوە، بەڵام کارکردن پێیان بە شێوەیەکی ئاساییە، هیچ جۆرە کێشەیەک نییە، بێجگەلەوەی کۆمپانیای ماستەرکارد کە دەیویست ئاگادارکردنەوە هەبێت بۆ ئەو بانک و کارتانەی لە بانکە سزادراوەکانن. ئەمە دەمێکی زۆرە لە دەرەوە سزادراون و ڕاگیراون، بەڵام لە نێوخۆی عێراقیش هەوڵ دەدەین تێگەیشتنمان هەبێت لەگەڵ ماستەرکارد پەیوەست بەو کێشەیە. باشە دکتۆر بەڵێ دکتۆر عەلی، عێراق زیاتر لە 100 تریلیۆن دیناری چاپکراوی هەیە، بەڵام لەو بڕەت تەنها 23 تریلیۆنی لە ناو بانقەکانایە. ئێوە چ ڕێکارێکی نوێ گرنە بەر بۆ ڕاکێشانی پارەی کاش بۆ ناو بانقەکان، بۆی کە لە ناو بازاڕە نەمێنێ، لە ناو بانقەکانە کاری پێوە بکرێت، خود وە بەرهێنانی پێوە بکرێت؟ ئەمە بەڕاشکاوی یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکانی پەیوەندیدار بە پرۆسەی بەنکی و چونکە ئەو گوژمە مەزنانە لە دەرەوەی ڕژێمی بەنکی، لە دەرەوەی چوارچێوەی پەرەپێدان و گەشەپێدان یاخود گەڕانەوەی بۆ پرۆژەکان و قەرز و پارەدارکردن. ئیمڕۆ ڕێکارەکان یەکەم ئەوەیە کە زیاد بەکار بهێنرێت لە ڕووی ئەلکترۆنیەوە، هانی هاوڵاتیان بدرێت ژمارە بەنکی ئەلکترۆنی بکرێنەوە، بەتایبەت لە بنکە متمانە پێکراوەکان ئێستا کوردستان بۆ نمونە بە قۆنەغەدا تێدەپەڕێن لە پرۆژەکەی خۆیان و هەمان کات پارەدان ئەلکترۆنی ڕۆژەکە زۆر بە ئەرێنی دەچێتە پێشەوە، لە داهاتوودا کاریگەری ئەرێنی لەسەر بازار دەبێت زۆر بە ئەرێنی دەشێتەوە. لە هەمان کات ڕوانگە هەن بۆ ئەوەی پەرە بە بیمە بدرێت، بە تایبەتیش ئەو پاشەکەوتەی هاوڵاتیان بتوانرێت لەو بەرهێنان سوودی دەوەربگیرێت. عێراق ئێستا بۆ نمونە سەنەدی دیاریکراوی هەیە بۆ هاوڵاتیان و دەداتە بەردەست هاوڵاتیان لەلایەن وەزارەتی داراییەوە بۆ کڕین و فرۆشی کە دەگاتە 10% واتە بەهای ئەو سەنەدانە بۆ هاوڵاتیان. و ئەمە بابەتێکی گرنگە لەسەر ئەستۆی حکوومەتی عێراق و بەنکی مەرکەزیدایە، چونکە کاریگەری ئەرێنی دەبێت ئەگەر جێبەجێ بکرێت بۆ ئەو گوژمە مەزنەی کە لە بازاردا نییە و لەلای هاوڵاتیان قەتیز بووە. جۆرێکە لە بمتمانەیی ئەوەی ئێمە هەوڵی بۆ دەدەین ئەوەیە بتوانین کە گرنگترین خاڵیشە بتوانین پارە و داهاتی هاوڵاتیان بپارێزین. بەڕێز دکتۆر عەلی تارق جێگیری سەرۆکی یەکێتی بانکە تایبەتەکانی عێراق لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی، سوپاس بۆ بەڕێستان.